ئەزیزان لە ماوەدایەکێک لەو هەواڵە خۆشانەی کە دڵی هەموو مسلمانانی خۆش کرد ڕاگەیاندنی ئاگربەستی فەڵەستین و کەرتی غەزە و ئەو ناوچەیە بوو کە جنگێکی زۆر ئاڵۆزی لەسەر بوو. بێگومان ئەم بابەتە بابەتێکە کە پەیوەندی بە هەر تاکێکی مسلمانە هەیە کە خەم لە ئاینەکەی بخوا، خەم لە مرۆڤانە بخوا کە بەناهەق زوڵمیان بەرامبەرەکرا و لویس هەم جێگەیان کە شوێنی خۆیان بولیان بسەنەوە هەمیش ئەو ئاینی کە هەیەە نەهێڵن، بەڵام سوال بەخۆی گەورە نیانتوانی و بێگومان ئەم بابەتە بابەتێکی گرنگە و چەندین کۆنگرە و بابەتی جیاواز لەسەری ئەنجام دراوە بە بەستی پاڵپشتی لەم قەزیە گەورەیە کە کوردانیش لەنیاخان ڕۆڵێکی باشیان هەبووە لەم بابەتانەیە و چەندین کەسایەتی دیارمان هەیە کە بەشداری لەم بابەتانەیە دەکەن و خۆشبەختانە لە کوردستانی ژانی بینیمان لە ماوەی پێشوودا هەر بنمونە دەستگای خێرخوازی بەخشین چەندین کەمپینی هاوکاری کۆکردەوە نردیبووە کە ئەوە شانازیەک ئەمێنێتەوە. ئێمەش بۆی کە بازێکێک لەو بابەتە گرنگانە بکەین کە ئەنجام دراوە لە وڵاتی تورکیا، ئەویش کۆنگرەیەک بوو دەربارەی ئومەنە ئەلئەقسا کە ئەو کەسە دیارانی تیا بوو کە باس لەم قەزیە گەورە دەکەن و نوێنەرایەتی ئەم قەزیە گەورە دەکەن. بزانین کۆنگرەکە چی لە خۆ گرتووە، مەبەست لێ چی بوو و دەکرێت چ سوودێکی هەبێت و ئایا نەتیجەکەی دەرکەوتووە بۆ پێکێسا ئاگربەست ڕاگەیاندراوە. ئێمە زیاتر باس لەم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر ئەحمەد جەمال بەشداروی کۆنگرە. کاکتۆر بەخێر بێی. کاکتۆر باسێک لەو بکەین سەرەتا ئەم ئاگربەستە چۆنە بینی و تا چەندێک جێ دڵخۆشیە بۆ مسلمانان دوایە چینە سەر بابەتی کۆنگرەکە. بسم الله الرحمن الرحیم و بین استعین. دووبارە و سێبارە دەستخۆشی لە جەنابتان. بەڕاستی ئەو بەرنامەی ببورن پەیامی ڕۆژ ئەلحەمدوللیلا دەنگ و سەدایەکی باشی هەیە لە کاتی خۆی تیشک و ئاماژە دەخەنە سەر چەند باس و بابەتی گرنگ هۆشیاری گشتی یاخوا مەوفەق بێن سەربەرز بن لەشتان ساغ بێت. بە تاکید ئەو بابەتی شەڕە ناچارەی کە بەسەر خەڵکی فەلەستین بە شێوازێکی گشتی وە کەرتی غەزە دڵی هەموو مسلمانانی دنیای زامدار و بریندار کرد. زوڵمێکی ناحەق ڕۆژانە بەدەیەها کارەساتی نەخوازرا و بەسەر ئەم میلەتە بەشمێنێتە دەهێنرێت. ئەوەی زۆر جێی سەرنجە وەکو هەمیشە لە مێژوو دەگوترێ نەتەوەی کورد و نەتەوەی فەلەستین تقریبا هاودەردن لەو معانات و ناخۆشیانە. من هەر بەوە دەست پێ بکەم لە دوای سێ مانگ تا مانگی چوارم لە دەستپێکی ئەو گرفت و شەڕ و ناخۆشیانە سوپاس بۆخوا لە هەفتەی یەکەمەوە بەخشین هاوکاری ڕاگەیاند و کۆمەڵێک لە پێداویستی گشتی گەیاندە کەرتی غەزە لە ڕێی کۆمەڵێک ڕێکخراوی خێرخوازیەوە. هەر لە دوای مانگی سێم و سەرەتای مانگی چوارەمەوە شاندێکیان بۆ سوپاس و پێزانین هاتنە کوردستان و خەڵکی غەزەشی تێدا بوو، هاتن سەردانی بەشێک لە سەنتەر و ڕێکخراوە ئیسلامیەکانیان کرد و لە ناو هەمویان بەڕسمی سەردانی بنکە و بارەگاکانی کۆمەڵی دادگەریان کرد و ئۆفیسەکانی بەخشینیان کرد. لەوێوە بڕواتان هەبی سەرنجی جوانی خۆیان گوتیان ئێمە ئەو کاتەش کە کورد کاتی خۆی لە ڕوبەڕووبوونەوەکان لەگەڵ ڕژێمی بەعس لە بەکارهێنانی چەکی کیمیاوی لە ڕماندنی گوند و دێهاتەکان هەمان معاناتمان هەست پێ کرد کە ئێوەش تێدا هەن. و من یەکێک بووم لەوانەی کە لەگەڵ شاندەکە بووم و هەتا هەڵەبجە ڕۆیشتین کە مۆنومێنتی هەڵەبجەیان بینی و بەشێکی ئەو وێرانکاریان لە کوردستان بینی وتیان بەڕاستی ئێستا جارێکی دیکە ئەو برینانە لە دڵی ئێمە نوێ بوویەوە کە زانیمان بڵێ نەتەوەی کورد هەمان معاناتیان لەگەڵ ئێمە هەیە و دووبارە و سێبارە دەستخۆش و پێزانینیان هەبوو کە وەفایان بەرامبەر بە نەتەوەی کورد هەیە لەگەڵ باپیرمان سەلاحەددینی ئەیوبی کە لە خەمی قودس بووە و لە خەمی وڵاتی مسلمانان بوو بە شێوازێکی گشتی. جا لەو مؤتەمەرەشەوە بەڕاستی تیشک و ئاماژە خرا سەر هەموو ئەو دەستگا و ڕێکخراو و ئۆفیس و کەسایەتیانە کە لە بابەتی هاوکاری مرۆیی و لە بابەتی عەتف و سۆز و حەنانەوە لە خەمی قەزیەی ئیسلامی و لە خەمی قەزیەی فەلەستین بوون. زۆر تەوەر و بابەتی گرنگ ئاماژەکردن. زۆر باشە باسێکی کۆنگرەکە بکەین. ئەم کۆنگرەیە کەی بەڕێوە چووە، ئامادەبووان کێ بوون، ئێوە ژۆکو بەشدار بوو، بەشداریتان تیا کردو باسێکی گشتیمان بۆ بکە لە کۆنگرەکە. کۆنگرەکە لە ڕۆژانی 23 و 24 مانگی 12 لە ئەستەمبۆڵ بوو. سەرپەرشتی مؤتەمەرەکە لەلایەن چەند ڕێکخراوێکی خێرخوازی و چەند ئۆفیس و سەنتەر و توێژینەوەی فکری بوون. چەند بابەتێکی لە خۆگرت بوو کە ئەو ڕێکخراو و دەستگایانەی کە هاوکاری مرۆییان پێشکەش بە خەڵکی فەلەستین کردووە
و لە پەراوێزی ئەوەش هەنگاوی زیاتر بەدەمەوەچوونی جالیەی وڵاتانی ئیسلامی لە دنیا و دەراوێشتەکانی 7 ئۆکتۆبەریشان ئاماژە پێکرد کە ئایا ئەو شەڕە هۆکار و دەرەنجامەکەی چی بوو یا لەبەرچی کرا ئایا خەڵکی فەلەستین و حەماس تەنها مەبەستی دەرچەیەک بوو بۆ خەڵکی غەزە لەبەر ئەوە ئەم پرۆسەیان ئەنجامدا بەتەکید بە کۆمەڵێک بابەتی دیکۆمنتاری ئاماژەیان بەوە کرد بە هیچ شێوازێک ئەوە فریاکەوتنێک نەبووە بۆ خەڵکی غەزە لەبەر ئەوەی دەمێکە غەزە لە کەمارۆدایە و باش دەمانزانی سەرپەرشتیاران دەیان گوت ئێمە باش دەمانزانی کە زایۆنی ئەوەندە قین لە دڵە و ئەوەندە دەستی خوێنە بە سووری خەڵک لەوە زیاتریش خراپەکاری و تاوانکاریەکانی ئەوانمان چاوەڕێ دەکرد کە خوا پەروەردگاری شاهدی داوەکە ئەشد عداوة للذين آمنوا اليهود والذين معه ئەوانە دڵڕەختترین مرۆڤی سەرزەوین کە حەزیان لە خراپەکاری و وێرانکاریە بەڵکو ئەنجامدانی ئەو پرۆسەیە معلومات و زانیاری وردمان هەبوو کە لە ڕۆژی 8 ئۆکتۆبەر واتە ڕۆژێک دوای ئەوە بەنیاز بوون ئەوان هێرش ببەنە سەر کەرتی غەزە و شارەکانی دیکەی فەلەستین و کۆمەڵێک بیر و معتەقەداتی هەڵە و سەقەت کە ئێستاش معتەقەداتی بەشێکی زۆری سەرکردە بێویژدانەکانی زایۆنیە کە دەیانویست مەسجد الئەقسا بڕمێنن و دەیانویست بە گومانی هەڵە و چەوتی خۆیان هەیکەلی مەزعوم بنیاد بنێن ئەوە بڕیادنانی هەنگاوەکانی سەرکەوتنی دەوڵەتی زایۆنیە تا ئێستا کە زایۆنیەکان لە جیهان کۆ دەکەنەوە مەبەستیان پێ ئەوەیە دەوڵەتی گەورە ڕابگەێنن تا ئێستا ئیعلانی سەرکەوتنی ئەو دەوڵەتیان ڕانەگەیاندووە جال ئەوە دراویشتەکان و یا هەنجام پێشخستنی با بڵێن ئەو پرۆسەی 7 ئۆکتۆبەر بوو بۆ نمونە کۆمەڵێک شتی دیکەشان هەموو بە دیکۆمنتاری ئاماژە کرد کە کۆمەڵێک مانگای سووریان بە جینات دروست کردووە چەند ساڵێک پێوە خەریکن هێناویانە لە ساحەکانی مەسجدی ئەقسا سەریان ببڕن و چەند موسڵمانێک شەهیدکەن وەکو باسم کرد مەسجدی ئەقسا بڕمێنن و لەوێوە دیسان دەست بە کاولکاری و وێرانکاری بکەن حەماس کە دەست پێشخەری کرد لە پرۆسەی 7 ئۆکتۆبەر بەتاڵکردنەوەی ئەو پیلانە گەورەیە بوو و کە ئیشی زۆرتریشیان لەسەر کرد بوو تەطبیع لەگەڵ وڵاتانی عەرەبی و کۆمەڵێک وڵاتی بەناو ئیسلامی ئاوا ویست بوویان وەزعەکە بەلایەکی دیکەدا ببێت. باشە کاکتۆر باست لە هەندێک لە پلانەکانی جوولەکە کرد بۆ داگیرکردنی مزگەوتی ئەقسا و ڕووخاندنی دەوترێت تاسش بە دوای شوێنەواری پێغەمبەر سولەیمان ئاگەرن عەلەیهی سەلام ینی کۆمەڵێک هەنگاویان ناوە ئایا بەڕاستی پلانەکانیان تا ئێستا بەکوێ گەیشتووە و ئەم ئاگربەستە بۆ هۆکارێک کە پلانەکانیان هەڵبۆشێنێتەوە؟ بەڵێ بەتەکید ئەوان کۆمەڵێک بیردۆزەی سەقەت و بێسەروبەریان هەیە وەکو دەگوترێ ما ئەراد الله بها من سوڵتان بە هیچ شێوازێک ئەسەری مێژوویی و هیچ سەرنجام و دەرەنجامێکی نەبووە ئەو شتانە ینی بە جۆرێک وێرانکاری و خراپەکاری دەکەن کە طبعاً بە هەمووی بە دیکۆمنتاری لەو مۆتەمەڕە ئاماژەی پێکرا زیاتر لە 70 تونێل و نەفەقیان کردووە لە ژێر مەسجدی ئەقسا لە ژێر مزگەوتی پیرۆزی قودس بە دوای ئەو جۆرە بیردۆزە سەیر و بێسەروبەرانە دەگەڕن هیچ ئەسل و ئەساسی نەبووە ئەخیری بە جۆرێک ئاواسەریان لە خۆیان شێواندووە دەڵێن تەنانەت ئەگەر مەسجدی ئەقسا بڕمێنین ئەو کاتە هەیکەلی مەزعومی سولەیمان دەدۆزینەوە کاتە بە کوردێکی بە دوای دلیلێکا بە دوای شتێکدا دەگەڕن کە وەهمە حەقیقەتی نییە و زۆر هەوڵی دیکەیان داوە لە تاوانکاری و خراپەکاری یعنی خۆزیە کاتی بەرنامەکە وا بووە ئێمە چوباینە سەر بنج و بنەوانی هەندێک لەو زوڵم و تاوانانەی کە بەردەوام کردویانە بەرامبەر بە میلەتی فەلەستین و بەرامبەر بە دانیشتوانی شاری قودس زۆر شتی سیر کە ئەوان بانگەشەی مافی مرۆڤ و بانگەشەی پارێزگاری لە ژینگە و لە کەلتور و لە ئاثار و ئەوە دەکەن بەڵام خۆیان پێشێنکاری هەموو یاسای نێودەوڵەتیەکانن و مافی بۆ نمونە پارێزگاری لە شوناس و کەلتوریش بڕواتان هەبی کۆمەڵێک بەڵگەی دیکۆمنتاریان ئاماژە پێکرد لەو مؤتەمەرە بۆ نمونە شوێنە مێژوویەکان ناکرێت دەستکاری بکرێت نابێ بە جۆرێک مامەڵی لەگەڵ بکرێت یا شوێنە پیرۆزەکان بە هەمان شێوە ئەوان هەموو ئەو پێوەرەیان بە پێچەوانەوە مامەڵەی زۆر خراپیان لەگەڵ کردوون باسی هەندێک گۆڕستانی مسلمانانیان کرد لە سەردەمی سەلاحەدین ئەیوب و پێشی ئەوانیش ئەوانە مێژوویەکن لە شاری قودس لە دەوروبەری مەسجدی ئەقسا بڕوادەکەن هاتوون بە مەبەست ئەو هێزک و پرووسک و بنمونە گۆڕستانەکانیان هەمووی دەستکاری کردو و شێواندویانە کۆمەڵێک مێژووی وەهم ناڕاستی دروستیان کردو بەسەر چێلی قەبرەکان دادایان داوە بۆی خەڵکێک بێنن کە بە ناوی گەشتیاری دێن یا قوتابی زانکۆیەکانی خۆیان بڵێن ئێمە مێژوویەکمان هەیە ئەسڵەن زایۆنی مێژووی نییە لە شاری قودس و لە شارەکانی فەلەستین بە جۆرێک یا هەندێک لە شوێنەکانی مەسجدی ئەقسا چۆن مزگەوتەکانی تورکیا
بنمونە مزگەوتی سولتان سلێمان کاتی خۆی لە سەردەمی دەوڵەتی عوسمانی بە جۆرێک بنیاسازی بۆ کراوە ئێستاش دنیا سەرسامە لەو جۆرە هەندەسە و تەسمیمە لەو کاتەوە لە سەردەمی عوسمانیەوە هەمان تەعمیر و هەمان نوێخوازی بۆ بینایەکانی دەوروبەری مەسجیدی ئەقسا کراوە بە کوالێتێکی زۆر پتە و کە ڕوبەڕووی هیچ کارەساتێکی سروشتی یا بوومەلەرزەیەک یا شتێکبی هیچ زیانێکی بەرنەکەوێت زایۆنی هەستاون لەو شوێنانەشی کە مێژووی مسلمانانن بۆ نمونە حائیتی بوراق بۆ نمونە هەموو ئەو شوێنە هەر دار و بەردێک ئەسەرێکی مێژوویی هەیە هاتوونە ئەوانەشیان دەستکاری کردووە کۆمەڵێک شوێن بۆ نمونە دیواری مێژوویی گەورن یا ئەو شارە بەشێکی شاخ و ئاوا پێکاتەیەکی بەهێزی هەیە شوێنی مێژووی بە چ دەرمێ یا شەڕ و کارەساتی لێ ڕووبدا یا بۆ نمونە لەرزە و زەلزال ببی یا ئەسەری تێکچوونی شوێنەکان دەی باشە لە شەو ڕۆژێکدا هیچ کارەساتێک کە ڕووی نەدابێ شەڕ ڕووی نەدابێ بۆ نمونە لافاوێک و زریانێک نەبوو بێت چۆن ئەو ئاثارە مێژوویانە لا دەچن دەڵێ زایۆنی بەردەوام ئەوانەشیان بە دوکومنتاری ئاماژەکە لەو کۆنگرە دەڵێ کۆمەڵێک مادەی وایان هێناوە کە بەسەردار و بەردەکاندا بڵاویان کردوتەوە ئەو دیوارە مەزنانە ئەو شوێنە ئەو ئەسەری مزگەوتانە هەمووی ورد و خاش دەبێ و دەڕنێ و دەڕوخێ یعنی ئەوانە هەمووی هۆکاری تووڕەکردنی مسلمانانن بە مەبەست دەیانەوێ ئەم شوێنانە بشێوێنن و ئەو مێژووە لەسەر مسلمانان لابرن و زۆر لە بەڕاستی شتی دیکەی کە خەڵکی قودس بۆ نمونە ئەگەر هەر زۆر بە کورتی ئاماژە پێ بکەم ڕێژەی دانیشتوانی لە سەدا 95 مسلمانە زایۆنی ئەسڵن لەوێ مێژوویان نەبووە و بەشێکی مەسیحیەکان و دیانەکان لەوێ هەن بەڵام لە دوای داگیرکاری لە ساڵەکانی زووەوە هاتن ویستیان مێژووی دیمۆگرافی ئەو شارە بگۆڕن ڕێژەی دانیشتوانی کەمکەنەوە شارێک لە سەدا 95 مسلمان بێ تۆ بێ ڕاستەوخۆ قەرار دەی بڵێ دەبێت لە سەدا 50 ببێتە زایۆنی دواتر سەدا 75 جا بە کوشتن بە ئەزیەتدان بە ئەشکەنجە یعنی کۆمەڵێک شتی وایان باز دەکرد بەڕاستی ئینسان تەحمولی نەدەکرد کە گوێی لێ بگری هەر بە کورتی ئەو نمونەیە ئاماژە بکەم بڕواتەن هەبی دەڵێ دانیشتوانی ئەم شارە گەورەترین تاوان و تۆمەتیان ئەوەیە کە تۆ نوێژت لە مزگەوتی ئەقسا کردووە لە کاتێک کە فەرمایشتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لا تشد الرحال الا لثلاثه مساجد سفر مەکەن بەبێ عذره الا بۆ ئەم سێ مزگەوتە نەبێ مەسجیدی حرام و مزگەوتی پێغەمبەری خوا قودس جا خەڵکی شاری قودس بۆی نەبێ نوێژ لە قودس بکەوە ئەگەر نوێژی کرد بەڵگەی دروست بەدەستی زایۆنیەکانەوەیە کە ماڵەکەی بڕمێنن کە ئەگەر مسلمانێکیش بچێ بۆ ئەوە ڕسوماتی لێسن بۆ ئیسرائیل بگەڕێتەوە سودێکی نەبێت مسلمانە بچێت لێ نوێژ بکات بەڵێ باسی ڕسومات و غەرامەیان کرد مسلمان لە کۆمەڵێک شت کێشەی بۆ دروست کراوە کەسێک بۆ نمونە دوکانێکی لە بازار هەیە بەس لەوەی کە مسلمانە کەسێک بچێت لە دوکانی ئەو شت بکڕێ غەرامە عقوبە دەدرێت لەناو ماڵەکەی خۆی ماڵێک دانیشتوەکانی بۆ نمونە 7-8 کەسن ئەو ماڵە کوڕەکانی گەورە دەبن پێویستیان بە فراوانکردنی ماڵەکەیانە هیچی موافقەی بۆ ناکرێت ماڵێکی مسلمان بۆی نییە خانووەک بەکرێ بگرێت بۆی نییە دەستکاری خانووەکەی بکە ئیلا بە موافقەی زایۆنی کاتێک کە دەچێت موافقە بکات لە شارەوانی کۆمەڵێک پارەی خەیالی بە بودجەی ئەوەی کە خانووەکە هەمووی سەر لە نوێ بڕوخێنی و دەستی ڕێشی پێنادەن یعنی کۆمەڵێک شتی وا جات دروستکردنی کێشە بۆ منداڵی مسلمانان منداڵێک حەزی لە پسکویتێکە لە دوکانێک متابعەیەکەن بەیانی ئەو منداڵە لەوانێ بڕاتەوە هەمان پسکویت بکرێت مادەی هۆشبەری بۆ خەنە ناو پسکویتە بۆی ئەو منداڵە تووشی یعنی شتی وا سەیر خانووەکەی پێویستی بە تعمیر و نوێکردنەوەی نوێژەنکردنەوەی ڕێگەی پێنادەن جگە لەوەش کە قەناعەتەکە لەو ماڵە بمێنێ بۆی ڕێژەی مسلمانان لەوێ بمێنێ دێن ئامێرێک بە کۆڵانەکەدا دێنن ئەو ئامێرە هەزەیەکی هەیە ئەو خانووە شەخشەق دەکا وای لێ کەلکی ژیانی پێدا نامێنێ یعنی بە جۆرێک حربی نەفسی لەگەڵ ئەو خەڵکە و دانیشتوانی ئەوێ دەکەن بەڵام الحەمدولله ئیمان بووە کە ئەوانی وا کردێ خۆراگرت زۆر باشە کاک ڤیکتۆر ئەگەر لە کۆنگرەکەیە ئەو ڕوونکرابێتەوە بە دیکۆمەنتاری بۆچی لە کەرتی غەزەوە ڕژەمی زایۆنی دەستی پێ کردو و جەنگی کردووە ئەمە چۆن باسکرا لەو کۆنگرەدا ئەوەش ئاماژە پێکرا کە بەڕاستی ئەوان لە هەموو شوێنێک هەستیان کردی دوو مسلمان سێ مسلمان لە شوێنەکانە و زۆرێک بەرەنگاری بەرامبەر بە زایۆنی وەستاونەتەوە ناحەقیان بەرامبەر کردوون کۆمەڵێک خەڵکیان دەستگیر کردو لە شارە جیاوازەکان بەوەی کە تۆ بەنیازی کاری تیرۆریستی بکەیت تۆ بەنیازی بەرگری بکەیت تۆ ئامادە نەبووی هەموو شتێک و ئەوانە هاتن ئەو وڵاتیان داگیر کرد لە سەرەتای زووەوە تەبان خەزەش کە ئەتی خۆی داگیر کرابوو بەڵام کە بە ناوی بۆ نمونە دەگوترێ میلەتێک بۆی هەیە سەرپەرچیارانی خۆی هەڵبژێردی و هەڵبژاردن کرا و کەرتی غەزە بۆ شوێنی خۆراگری و خەباتکاری و دەوڵەتی خۆیان بنیاد نابوو لەوێەوە بەردەوام ئەوانە حیساریان خزبوویە سەر خەڵکی غەزە چەند ساڵێکە ئابلۆقەی زۆریان خستۆ سەر غەزە و تەنانەت بڕاتان هەبی باسی ئەویان دەکرد حیسارەکە ئەوەندە تون بۆ بەردەستپێکی ئەو شەڕە
زۆرە ملەیەکە بە سەر ئەو خەڵکەیاندا سەپان شیر بۆ منداڵ کە دەنێردرێت قوتووەکانیان قبول نەکردووە شیر بە قوتووە بڕوانەوەکە حەماس ئیسفادە لەو قوتووە بکات یعنی بدەیەها شتی وا سیر کە هەر کەسێک لە هەر شوێنێک بێ ئەوە قبول ناکە و تحمل ناکات. کاکتۆرە بکاتمان زۆر کەمەوە بەڵام لە کۆتاییەوە پرسیارە بکەم بە کورتی جوابمان بیتەوە ئێمەنەوەی سەلاحەدینین ینی بچیتە هەر وڵاتێکی ترەوە کاڵەی لە کوردستانم یەکسەر پێتەڵەن کە ئێوەنەوەی سەلاحەدینن. بەشداریکردنی دکتۆر ئەحمەد لە کوردستانەوە لە کۆنگرێکی ئاوهایە یان ئەو تا بەدەنگ هاتنی مسلمانان لەم قەزێ گەورەیە چ گرنگیەکی هەیە؟ بەتەکید ئەوان وەفای باپیرەمان سەلاحەدینی ئەیوبیان لە پێشتاوە و هەمیشە ئەوە ئاماژەی ئەوانە کوردێک لە هەر شوێنێک ببینین وەک جەنابیش ئاماژەت پێ کرد دەڵێن ئێمە قەرزاری ئێوەین و سەلاحەدینی ئەیوبی زۆری بۆ ئێمە کرد. باشە لە فەرمایشتەکەی پێغەمبەری خوا سەڵات و سەلام خوازە بێ کەسێک بایەخ بەکار و یا مشوری خەم و پەژارەکانیان نەکا لە مسلمانان نییە. جا ئەوە وای کردیە بەڕاستی لە هەر شوێنێک هەر مسلمانێک کە بزانی معاناتێک بۆ نەتەوە قەومێکەیە یا ئەو ناحەقیەی زایۆنی بەرامبەر بە خەڵکی فەڵەستین کردی بەڕاستی کوردی شوێنی خۆیەتی کە لەو لادانی معاناتانە کە وەکو باسمان کرد هاودەردین لەگەڵ نەتەوەی فەڵەستین و کاتی خۆشی کە بۆ خوێندن ئێمە لەوێ بووین تعارف و تەواصلمان هەبوو و بە جیاوازی وەکو باسم کرد بە پێگەی کۆمەڵی دادگەری و بە پێگەی ڕێکخراوی بەخشینیشەوە ئێمە بانگهێشت کراین و ئێمەش بەدەم ئەو بانگهێشتەوە چوین و نوێنەرایەتەکەمان قبول کرد و هاوکاریەکانی بەخشینیش سپاس بەخوای خەڵکی کوردستان زۆر لە پێشتاویانە تەنانەت لە کۆنگرەکەیە کە ناوی دەستگای بەخشین خوێندرایەوە بەو بودجە گەورەیە کە پرۆژەکانی جێبەجێ بوو لە سەروی $9 ملیۆن بەڕاستی هەمووی بە تەکبیر و الله ئەکبەر پێشوازیان لە ئەو ژمارە پێوانەیانە کرد کە بەخشین هاوکاری بووە و ئاخر قسە ببورن کە دڵی کاتمان کەمە دەرەنجامەکانی 7 ئۆکتۆبەر یعنی کۆمەڵێک جالی وڵاتانی دنیا بەشدار بوون بە کوردستانیش و خەڵکی عراقیشەوە هەمووی دەرەنجامەکانیان باس کرد گوتیان بەڕاستی ئەنجامدانی پرۆسەی 7 ئۆکتۆبەر نەسر و فتح و سەرکەوتن بوو بۆ هەموو وڵاتانی دنیا باوەڕتان هەبی جالیەی وڵاتانی ئەفریقیا و وڵاتانی ئەمریکا ئەوروپا ئەسکەندەناڤیا هەموو ئەو شوێنانە وتیان لە دوای 7 ئۆکتۆبەر ئێمە هەستەکەین ئازادیەک بە وڵاتەکە ئێمە هاتیە ئێمە ڕۆحیەتی بەرگریکردن و ڕۆحیەتی کاری ئیسلامی بەگشتی و خەڵک هاتنە ناو ئیسلام تەنانەت سەرکەوتنەکانی سووریا ئەوانەش هەموو دراهێشتەکانی 7 ئۆکتۆبەر بۆ ئاماژەی پێکرا تەنانەت لە عێراق بەشێکی خەڵکی شارە جیاوازەکانی عێراق وتیان پێش 7 ئۆکتۆبەر بۆمان نەبوو چالاکی بکەین وەکو خەڵکی سونە بەڕاستی کۆمەڵێک معاناتی زۆر گەورەمان هەبوو لە دوای ئەوەوە خوای پەروەردگار دەروی خێری بەسەردا کردوینەوە ان شاء الله خوای پەروەردگار دەروی خێر زیاتر بەسەر هەموو وڵاتانی زیاتر هەڵەگر بەڵام ئێمە ئەوە دەرفەتمان هەبوو ئەوەشی کە پێچوانەی ئەم قسانەی کاوە کێشێکی تری هەیە ینی حەز ناکەین بچینە سەر بابەتە بەڵام ئەوەی گرنگە کە کورد هەمیشە بەدەمگەوە هاتنی مسلمانان بۆ بەتایبەتیش ئەوانەی کە زوڵمیان لێکراوە ئێمە سپاسی دکتۆر ئەحمەد جەبالەکەین کە بەشدار بوو کۆنگرەی ئومەنە ئەلەقسا بوو لەم تەوەرەیە لەگەڵمانە بوو دەست خۆشە کاک دکتۆر.